وەکو کۆمپانیای فەرشی خوری ماوەیەکی زۆرە خەریکە میشەین تقریبان 10 ساڵ و 12 ساڵ خەریکە میشەین یعنی ماوەی چەند ساڵانێکە بە بۆ ئەم کارەبارەوە خەریکین یعنی بە گوێرەیەکی باش شارەزایمان لە میشە هەیە لە چەند شارەکانی تر وەکو سلێمانی و فەرعەکانمان لێ زیاترە ئەمە یەکەم فەرعمان ناو شاری هەولێرە. فەرشی خوری موادێکی جیاوازی لەگەڵ احتیاجی چۆنە احتیاجەکان مادەی لە ئینتیاج بەکارهاتووە بەڵام فەرشی خوری 100% خوریە یعنی بەبێ هیچ موادێکی لایلۆن موادێکی تر بە زمانی باشترە بەشتن تێک ناچێت یعنی زمانی زیاتر زمانی 5 ساڵێکی زیاتر لەگەڵای شەریکات وەکو احتیاجەکان نییە تەنکە پڕە یعنی کێشیان سووکە ئێستا بۆ خانمان یعنی هێتە ژوورۆ ئەڵێ حەزەکەن سووکتر بێ لەوەی خورەسەر بێت شتێکی کەشخۆ باش بێت یعنی جیاوازیان زۆر لەگە فەرشی احتیاجی لە بچووکترین شتە تا گەورەترین شت جیاوازی هەیە فەرشە خوریەکان یعنی هەتا ڕەنگیان دیقەیان ڕەونەقی فەرشەکانیان ئەوانە زۆر فەرقی لەگە ساڵانی ڕابردوو ئێستا شتی زیاتر مۆدێرن ئەوانە زۆر فەرقی هەیە جاران پێشە کلاسی بوو چەند ڕەنگێکە بوو بۆ نەس ڕەنگی قاوەی سوورمان ئێستا زیاتر لە ڕەنگەکان لە 12 ڕەنگە هیچ فاشە لاژ ڕەنگەمتری نییە ئێستا شتەکان یعنی زۆر گڕۆنە چە ساڵانی تر یەک هەیە بۆ ناو ئۆفیسێ هەیە یعنی زیاترینیان بۆ ناو شوقەیە کۆمپانیایە جگە لە ماڵان یعنی ئێستاوە هەر باوە بۆ ناو ماڵان چۆنڵی ئەوە شتێکی ڕسمیە بەڵام ئێستاوانە دیقەتمان نابێت خەڵک بۆ ئۆفیسەکان تایبەتی خۆی بۆ ناو شوخە بۆ ناو شوێنێک تایبەتیەکانی خۆی یعنی ئێستا وەک ساڵان نەماوە بڵێ تەنها ناو ماوە شتی زۆر جیاواز پێیا بوو لێرە سەی فەرشەکانەکە تر بەپێی هەر ڕەنگێکە خۆی بێ بۆ لە هەر ئەو ڕەنگە بۆ نەبەدڵە و لەو قیاسەکانە بۆ ڕادانکردن یعنی جاران هەر کومبار بوو ئێساس فەرشەکە ناوە گوتر سەرەتا ئاماژە پێ زمانی باشترە چۆوانترە و باشتریشە ساخ زۆر زیای کردووە لە چاو ئەو فەرشانە بۆ ناڵم پڕە یان زۆر پڕچندرا بۆ کاتی سەرما زۆر باشە بۆ هەمینیش یعنی بۆ هەردوو وەرزگا سێ چوار وەرزگا بێ پێویست بۆ ناو جاران یان سپڕای لێبێ یا خود نازانم کەپسی بۆ کڕی بە ژێرەکە جاران کەپسیان نەگڕی یان تا چا پێویستی بەوانەش ناکرد یعنی ئیتر خوا خەڵکی ژێ لە ژێری خۆی کەپسەکە ڕاقستووە لێک سێ بە چوار بۆ زینەدان و ناوەڕاسی هەر ئەوەنە ئەمە هەر خۆی شەریکە سەمای عیسەماڵێکی دیاریکارێک 5 ساڵەکە هیچی لە نایە ئایتر بە هەر شێوازێک بیش و کێشەی ئەو فەرشە احتیاجەکان کەەوە گاژەمە ئاماژەمان پێ سەرەدا ئای فەرقێکی زۆری هەیە تو ئێستا هەر چۆنێک ئەی شویت و هەر چۆنێک هەڵی خەیت و ڕای خەی کێشەی نیە ناڵم چونکە شەریکە زەمانیەکە نوع و جۆری فەرشی زۆرمانێ لێرە بە نزیکەی 5,000 ڕەنگ و جۆری فەرشمانێ فەرشەکان ئێمە زیاتر خورین بۆ نمونە فەرشی من لە شوێنی تر باشانەوە شتێک بڕۆن بەڵام فەرشەکان ئێرە جیاوازن لەوانەی دەرەوە تایبەتمەندیەکی خۆیان هەیە بەراند و مارکەی خۆمانن بۆ نمونە ئەم فەرشیان ئەمانە هەمووی بە ڕێژەی خوریە ئێسامەیان نسبەی خوری زیاترە بۆ نمونە ڕەنگە فەرشێکی تر ئەو بۆ نمونەوەی بەرامبەرمان نسبەکە کەمێکەمتر بێ بەڵام ئەم نەوعانە نسبەی زیاتر بێ لێرە بەشانەوەشتی وایش ناگەنی ئەو جۆرەی ترمان هەیە بەرامبەرەوە ئەمەشیان نوعێکی زۆر باشە و ڕێژەی خوریەکەیشی 100% خوریە بۆیە خەڵکیش ئێستا خواستێکی زۆریان لەسەر ئەم مۆدێلانەیە کە ئێسام بۆ نمونەمەیان هاتۆ جاران ئێستا بۆ نمونە باوی کلاسیک کوشتی وکە جاران مۆدێلەکان کلاسیک بوون زیاتر نەخشەکان کۆنتر بوون بەڵام ئێسام نەخشان ناتون ئەوانە مۆدێرنن ڕەنگی زیاتریان تێکەڵا ڕەنگەکانیان بۆ نمونە جیاوازترە لەگەڵ تاخمەکانە جوانترە گونجێ بە فەرشی خوری بۆ نمونە و فەرشەکە ئێستا خوری لە خوری دروستەکرێمەوە دەکەی جیاوازە لایلۆنی تیا بەکار نایە و فەرشانەکە لێرە هەمووی فەرشەکان زمانی 5 ساڵیان لەگەڵیانەوەیان نەوعێتیان جیاوازە لەگەڵ فەرشەکانی تر بۆ نمونەوەکە و فەرشەتەوە ئەگەر بیشۆری ڕەنگی ناڕات شی نابێتەوە ناتەقێت بچووک نابێتەوە نەوعێتی زۆر باشە طبعا خوری لەگەڵ شانەکان بۆ نمونەکە و مادەی لێ دروستەکرێت لایلۆنی لەگەڵا بەکاردێت شتی تری لەگەڵا بەکاردێ بەڵام ئەمانە 100% خورین و گەرمیشان طبعا فەرقیە و نەوعێتیشان زۆر باشە بۆیە خەڵک زیاتر ڕای لەسەرەتی
ئێمە بەپێ ئەو فەرعی ئێرەمان لە هەولێر فەرعێکی ئەوە نییە لە مێژا کرابێتەوە هەمووی ماوەیەکی زۆر کەمە کراوەتەوە بەڵام شکر بۆخوا بازارێکی باشمانەیە چونکە خەڵکەکە ئەزانێت کە ئێمە مەوادەکانمان باشەوەش نییە کە لێرە بەزان فەرعەمانە بێت لە سلێمانی چەند فەرعێکی تریشمان هەیە ومات بۆ نمونە کە باسی پاستی خەڵکەکەی بۆ نمونە هەر نەفەر ماڵێک و بەجیا بۆ نمونە داوای شتێکی جیا کات بۆ نمونە ماڵی وایە تاخمەکەی لەگەڵ ڕەنگێکا گونجە لەگەڵ شتێکی ترا گونجەی وایە لەگەڵ مۆدێرنا گونجێنی وایە لەگەڵ کلاسیکا گونجێت تر بە گوێرەی ناوماڵەکەیە ئەو فەرشانی کە لێرە هەیە براندی خۆمانە تایبەتمەندیەکیان هەیە بۆ خۆمانە ینی ئەوە نییە کە ئەم فەرشانە لێرە بێت لە بازارە نییە چونکە فەرشەکان بە ئام جایمانە کە ئێمە دروستیەکەی هەمووی لۆگۆی خۆمانی پێوەیە تایبەتمەندیەکی خۆی هەیە نەکنەوەیەتی خوریەکەی مارکەکانیشیان جیاوازێ بۆ دەزوەکەی بنوەکە بەنەکەی کە لێ دروستەکرێسێ بۆ وایە ئیتالی وایە ئەڵمانیا جیاوازەیەکی زۆر زۆری هەیە ئەگەرش سەتا بۆ نمونە ئەگەریش دروست بکرێ هیچ بەیشەوەی هاوشێوەوە دەرناچێت. ئەوەی ڕاو فەرشی ئاوریشم جیاوازێکی زۆر زۆریە لەگەڵ فەرشەکانی ترە بۆ نمونە ئێستا فەرشەمانەیە ئەمە ئاوریشمە ئاوریشمان تەبعەن فەرشی ئاوریشمانە مشتری تایبەتی خۆی هەیە بۆ نمونە هەموو کەسێک ناتوانێت فەرشێکی وا بکرێت چونکە سعرەکانیان لەگەڵ فەرشەکانی تر جیاوازی زۆرە و سەریان بەرزترە بەوەی تایبەتمەندی ماوەدەکەی کە پێی دروست دەکرێت ئێستا لێرە فەرشی وامانەیە بەدەست دروست کراوە هەیمانە بە مەکینە دروست کراوە بەڵام 100% ئاوریشمەوە هیچ ماوەدێکی تریتیا بەکار ناتوە. ئێمە لێرە هەموو جۆرە قیاسێکمانێ قیاسە ستانداردەکانمان هەیە و هەیمانە قیاسی ستاندار نییە قیاسی تەڵەبە هەموو قیاسەکانمان هەیە هەموو جۆرە قیاسێک لێرە بەردەستە بۆ نمونە ئێمە قیاسمانەیە فەرشی هەر لەوحەیە بەڵام گەورەیە هەیمانەیە هەڵواسی نێسە بۆ نمونە و فەرشەی کە پشتەوە هەڵمان واسیە ئەوەیان کایبیننەوە لەوحەیەکی زۆر جوانە تعبیرەکات بۆ نمونە لە زمانی پێشتر کە چۆن فەرشیان دروست کردووە ئەم قیاسە بچکانشمانەیە ئەوانیش هەر هەم بە ئامان شێوە ئەتوانین سوودی لێ ببینن و هەڵی واسن شتی زۆر جوان و ناوی شتەیە.